السلام عليكم تاجانی بەڕێز و ڕێکوردکردنی وانەکانی زمان و ئەدەبی کوردی بۆ پۆلەکانی هەفتا و دوازدەی ئامادەی بەردەوامی پشتیوان بەخوای گەورە ئینشاڵڵا بە پشتیوانی خودای گەورە هەموو بابەتەکان لە بابەتەکانی یەکەمی وەرزی یەکەم و تا کۆتایی وەرزی دووەم بە زمان و بە ئەدەبی شەوە ڕێکۆرد دەکەین پشتیوان بە خودای گەورە. لە یەکەم وانەی زمان و ئەدەبی کوردی پۆلی نەوەی بنەڕەتیەوە دەست پێ دەکەین. ئەویش بریتە لە چی؟ لە ناو لە ڕووی پێکهاتنەوە. ناو لە ڕووی پێکهاتنەوە یەکەم بابەتی زمان و ئەدەبی کوردی پۆلی نەوەمی بنەڕەتیە. بابەتەکە زۆر ئاسانە. ناو لە ڕووی پێکهاتنەوە واتە ناو لە ڕووی دروست بوونەوە. ئایا ناوەکە چۆن دروست بووە؟ بە چ دەستوورێک دروست بووە؟ هەروەها چ جۆرە ناوێکە. ناو لە ڕووی پێکهاتنەوە دەکرێتە دوو جۆری سەرەکەی. جۆری یەکەمیان پێی ئەوترێت ناوی سادە، جۆری دووهەمینیان پێی ئەوترێت ناوی ناسادە. مامۆستا ناوی سادە چیە؟ ناوی ناسادە چیە؟ زۆر ئاسانە، تەنها لەگەڵ دابە. ناوی سادە دەڵێن چێ؟ دەڵێ وشەیەکی واتاداری سەربەخۆیە، واتە مەبەستێکی دیاریکراوی هەیە. یعنی چێ؟ یاتە ناوی سادە یەک تاکە وشەیە، واتایەکی سەربەخۆشی هەیە، مانای هەیە، بریتێ لە یەک تاکە وشە، نە پێشگیری هەیە نە پاشگیری هەیە، نە وشەی دیکەشی لەگەڵدا هەیە و بەتەنیاش واتای هەیە. بۆ نمونە دار، یەک تاکە وشەیە و واتاشی هەیە دار. بەرد چەند وشەیە؟ پێشگیری لەگەڵدایە ناوەڵە، پاشگیری لەگەڵدایە ناوەڵە، یەک تاکە وشەیە سادەیە. پیاو، کەو، ئاو، کورد، هەور، دەست، شاخ، گوڵ، ماڵ، زمان، نەمام. ئەمانە تەمەشایان بکەن، هیچ کەم لەم ناوانە ناتوانین کەرتیان کەین بۆ وشەی دیکە، هەروەها واتاشیان هەیە کەواتە پێی دەوترێت ناوی سادە. بێنە سەر جۆری دووەمینی ناو، ئەویش بریتە لە ناوی ناسادە. ناوی ناسادە دەکرێتە دوو جۆری، ئەویش ناوی داڕژراو هەروەها ناوی لێکدراو. جۆری یەکەم ناوی داڕژراوە، جۆری دووەم ناوی لێکدراوە. ناوی داڕژراو چییە؟ دەڵێ ناوێکە لە وشەیەکی واتادار لەگەڵ پێشگرێک یان پاشگرێک پێک هاتووە. یعنی ئەمە ناوێکی واتادارمان هەیە، یان ئەوتە پێشگرشی لەگەڵدا هەیە لە پێشی، یان ئەوتە پاشگرشی لەگەڵدا هەیە لە پاشی. چار یاساشی هەیە، بە چار یاسا ناوی داڕژراو دروست بکەین. چار یاساکە بریتێ لە چی؟ یاسایەکەم بریتێ لە ناو کۆپاشگر. بۆ نمونە وشەی کوردستانمان هەیە، ناوی کوردستان. پێش ئەتو بێ بزانین ئایا زۆرە ناوێکە، بزانین تاین کەرتیکەین بۆ وشەی دیکە بەڵێ. دەتوانین بڵێین کورد لەگەڵ ستان. کورد واتای هەیە؟ بەڵێ. ئەی ستان هیچ واتایەکی نییە، کەواتە کورد ناوە، ستان پاشگرە. شەرمین لە چی پێک هاتووە؟ شەرم واتای هەیە؟ بەڵێ. هین هیچ واتای نییە. ڕێگا ڕێواتای هەیە؟ بەڵێ. ئەیگا هیچ واتایەکی نییە. گوڵدان گوڵ وشەشی بەواتە دان پاشگر. دارستان دار وشەشی بەواتە ستان هیچ واتای نییە. هاڤینگە واتە هاوینە هەوار. هاڤین بەڵێ واتای هەیە، گەر هیچ پاشگرێک هیچ واتایەکی نییە. هۆزانڤان واتە شاعیر. هۆزان واتە شعر، هۆزان واتادارە، ڤان هیچ پاشگری نییە. نانەوا نان وشەشی بەواتە ئەوە پێواتە. زێڕین زێر وشەشی بەواتە یین پاشگر. ڕۆژگار وشەشی بەواتە ڕۆژ، گاریش بە هەمان شێوە. و هەروەها شەوگار شەو وشەشی بەواتە گار پاشگرە. ئەوە ناو لە ڕووی پێکهاتنەوە یاسایەکی بریتە لە ناو کۆ پاشگر. یاسای دووەمینیان بریتە لە هاوڵناو کۆ پاشگر. هاوڵناو چێ مامۆستا؟ هاوڵناو تەماشاکە هەر شتێک وەسف بوو، هەروەها تر و ترینی وەرگرت، تر یاخود ترین، هەروەها ڕەنگەکان و لەگەڵ ژمارەکان. ئەوانت لە هەر شوێنێک بیت بڵێ مامۆستا ئەوە هاوڵناوە. بۆ نمونە وەسف بوونە تو دەڵێ قوتابیەکە زیرەکە، وەسفەکە چییە؟ زیرەکە، واتە زیرەک هاوڵناوە. و هەروەها تر و ترین وەردەگرێت، زیرەک زیرەکترین. باشە. ڕەنگەکان سوور، شین، سەوز، پرتەقاڵی، هەروەها وەختی جەنابیشت. هەروەها بێتەوە ژمارەکان 1 2 3 4 تا ئاخری هەموو پێیان دەوترێت هاوڵناو. ئێستا هاوڵناومان زانین. ئێ مامۆستا چ لە هاوڵناویەکەی؟ دێین پاشگرێکی لۆزیان دەکەین، ناوی داڕژرای پێ دروست دەکەین. بۆ نمونە نەرمین لە چی پێکهاتێن؟ نەرم لەگەڵ نینی. نەرم واتای هەیە؟ بەڵێ. باش نەرم هاوڵناوە یان ناوە یان هاوڵکارە چییە؟ دەڵێ مامۆستا وەڵاهی نەرم پێچەوانەی هەیە بریتێ لە ڕق. هەروەها نەرم تر و ترینیش وەردەگرێتن. مادەم تر و ترین وەردەگرێت کەواتە نەرم هاوڵناوە. نەرم هاوڵناو یین هیچ واتای نییە پاشگر. چاک
وشەشی بەواتە بزوێنی کورتی زیواتای نییە. چاک چاکتر چاکترین کەواتە هاوڵ ناوە. جوان جوانتر جوانترین کەواتە هاوڵ ناوە. هی هیچ پاشگری زیواتایشی نییە. سوورێن سوور هاوڵ ناوە لۆ لەبەر ڕەنگە هیچ پاشگری هیچ زیواتای نییە. خراپە خراپ خراپتر خراپتر هەروەها پێچەوانەشەیە کە بریتە لە باش کەواتە هاوڵ ناوە بزوێنی کورتی زیواتایەکی نییە. تەنیایی تەنیا لەگەڵ یی تەنیا تەنیاتر تەنیاترین کەواتە وشەچی بەواتە هیچ پاشگری هیچ زیواتایەکی نییە. جۆری سێیەم یاخۆ یاسای سێیەم بریتە لە چی؟ بریتە لە ڕەجی کار کۆ پاشگر. ڕەجی کار چییە؟ دەڵێن ئەمە چاوگمان هەیە باشە بۆ نمونە چاوی نووسین. ڕەجی کار لە چاو بۆ دروست دەکەێت چۆن مامۆستا ئەو نووسینە بیکە بە داهاتوو کارەکە بکە بە داهاتوو بۆ خۆشت ئەنجامیدا. نووسین دەڵێ مامۆستا دەنووسم. دەو میمەکە لا دەدەی چی ماوە؟ نووس. کاتە نووس بریتە لە ڕەجی کار. یان بۆ نمونە خوێندن ئەوە چاوگە خوێندن چاوجی خوێندن. ڕێگەکەی چۆن دەبینمەوە؟ دەڵێم دەخوێنم. ئەو کردمان بە داهاتوو لەسەر خۆشمان جێبەجێمان کرد. پاشان سەکەم دەو نیم لا دەدەم چ ماوە؟ خوێن. کاتە خوێن بریتە لە ڕەجی کاری چاوجی خوێندن. ئێستاکانە ئەو ڕەجی کارە بۆچی بەکاردێ؟ ئەو ڕەجی کارە لەگەڵ پاشگرێک پێکەوە دەتوان ناوی داڕژراومان بۆ دروست بکەن. بۆ نووسەر نووسەر ئەو کەسەی ئیشی نووسینە. نووسەر نووس دەو میمی لۆ زیاترە دەنووسم دەبیتن بەڵێ کەواتە نووس ڕەجی کارە ئەریش پاشگری هیچ زیواتای نییە. نویسەر لە نویسینەوە هاتووە دەڵێ دەنویسم ئایا وەردەگرێت دەو میمەکە بەڵێ کەواتە نویس بریتە لە ڕەجی کار ئەریش پاشگرە. زانە چۆن دروست بووە؟ زانە دەڵێ لە چاوجی زانینەوە هاتووە. دەڵێ زان دەڵێ دەزانم دەو میم وەردەگرێت بەڵێ کەواتە زان ڕەجی کاری چاوجی زانی بزوێن درێژشی زیواتایەکی نییە. نەڕا نەڕێ شێری دەڵێ نەڕ لە چاوجی نەڕینەوە هاتیە ئەو ڕەجی کار بزوێنی کورد هیچ زیواتای نییە. هەروەها ناڵە لە چی هاتیە؟ ناڵ لەگەڵ پاشگر ناڵ ڕەجی کاری چاوگەی ناڵینە. فرگە واتە ئەو شوێنەی بۆ فڕین بەکارێ بوون وەکو فڕۆکە خانە. فڕ لە چاوشی فرینەوە هاتیە دەومی وەردەگرێت بەڵێ کەواتە ئەو ڕەجی کارە گەشت پاشگرە. یاسای چوارەم و کۆتایی لە ناوی داڕژراوە ئەیش بریتە لە چ؟ پێشگر کۆناو. واتە ئەمە پێشگرێکمان هەیە لەگەڵ ناوێکدا ناوی داڕژراوە دروست دەکەن. بۆ زانیاری پێشگرەکە تەنها پێشگری هاومان هەیە. هاو هیچ واتایەشی نییە ڕازیش واتای هەیە کەواتە پێشگر کۆناو. ڕاست هاو هیچ واتایەشی نییە ڕاز واتای هەیە. هاوکار هاو واتای نییە کار واتای هەیە. هاوڕێ هاو واتای نییە ڕێ واتادارە. هاوسەر هاو بێواتە سەر واتادارە. هاوژین هاو بێواتە ژینیش بریتە لە ناوێکی سادە. تێبینیەکمان هەیە دەڵێ ئەگەر نیشانەی ناسراوی ئەکا ئەگەر نیشانەی ناسراوی ئەکا هەروەها نیشانەکانی ناسراوی یەک ئەک یێ و هەروەها نیشانەی کۆ کە بریتە لە ئان. ناوی سادە ناکەن بە ناوی داڕژراوە زۆر ئاسانە. بۆ نمونە دەڵێ ئەمتوو وشەی کەوت هەیە کەو ئەوە ناوێکی سادەیە. ئەگەر ئەم لە ئیمتحانە بیهێنەوە بنووسم کەوەکە بە تو بڵم ئایا کەوەکە چییە؟ دڵێ مامۆستا لە کەو لەگەڵ ئەکەی پێکاتیە کەو واتادارە ئەکە بێواتە یعنی ئەوە ناوێکی داڕژراوە نەخێ. ئەکە نیشانەی ناسراوی لەگەڵ یەک ئەک یێ و هەروە نیشانەی کۆ. ناوی سادە ناکەم بە داڕژراوە ئێستا کەوەکە بریتە لە ناوی سادە. یان بۆ نمونە دار ناوێکی سادەیە. ئەگەر بڵێم داران نیشانە کۆی وەرگرت هەر بریتە لە ناوێکی سادە. لۆ مامۆستا لەبەر ئەوەی نیشانەی کۆ ناوی سادە ناکات بە ناوی داڕژراوە. جۆری دووهەمی ناوی ناسادە بریتە لە ناوی لێکدراو. ناوی لێکدراو دەڵێت چییە؟ ناوێکە لە دوو وشەی واتادار یان بەتر پێکهاتووە. واتە ناوی ناسادە بۆ جۆری لێکدراوەکەی بریتە لە ناوێک
کە دوو شێ واتادارمان هەیە یانیش زیاترە. هەروەها دەتوانین بە 6 ڕێگە ناوی لێکدراو دروست بکەین. لە ڕێگای یەکەمەوە دەست پێ دەکەین کە ئەش بریتە لە ڕێگای ناو کۆناوە. دۆتمامان هەیە. دۆتما واتە ئامۆزا، باشە، بەڵام ئامۆزایەکە دەبێت کەس بێتن. دۆت لەگەڵ ما، تەمان تو لەوانەیە بڵێ مامۆستا دۆت واتای نییە، بەڵام دۆت واتە کچ. هەروەها ماستاو، لە ماست لەگەڵ ئای پێکهاتووە، ئەدیکە ئەو هەمزەیە مامۆستا بۆ ئاسان دەبڕین هەمزەکە نامێنێت، دەبێتە ماستاو، لە ماست لەگەڵ ئەو پێکهاتووە. سۆلاف، سۆل هەروەها ئاف، سۆل بریتە لە ناوێکی واتادار، ئاڤیش واتادارە. گوڵاف، گوڵ لەگەڵ ئاڤی. پسمام، پس لەگەڵ مامی، پس واتە کوڕ، واتە ئامۆزای کوڕ. گوڵاو، گوڵ لەگەڵ ئاوی. دڵسۆز، دڵ لەگەڵ سۆزی، دوو شەی واتادار. کەواتە دۆتمام، ماستاو، سۆلاف، گوڵاف، پسمام، گوڵاو، هەروەها دڵسۆز بریتین لە چی؟ بریتین لە ناوێکی لێکدراو بە دەستوری ناو کۆناو دروست کراون. یاسای دووەمینیان ناو بزوێنی کورد ناو، هەروەکو یاساکەی سەرەوەیە، تەنها بزوێنی کورتی لە بۆ زیاد دەکەین. بۆ نمونە گوڵەگەنم، مامۆستا گوڵ بزوێنی کورد گەنم، گوڵ بێ بەواتایە، بزوێنی کورتەکەش ئامرازێکە، گەنمیش واتادارە. گوڵەباخ، گوڵ بزوێنی کورد باخ، گوڵ بزوێنی کورد ئەوش باخ، ناو بزوێنی کورد ناو. گوڵە هێرۆ، دیسانەوە گوڵ بزوێنی کورد هەروەها هێرۆش واتادارە. مانگە شەو کە ئەم ساڵەکە هاتبووە، مانگ ئەو واتادارە، بزوێنی کورد هەروەها وشەی شەو. کەواتە گوڵەگەنم، گوڵەباخ، گوڵە هێرۆ، هەروەها مانگە شەو بریتین لە ناوێکی لێکدراو بە دەستوری ناو لەگەڵ بزوێنی کورد لەگەڵ ناوێکی تر پێک هاتوونە. یاسای سێمینیان ناو بزوێنی کورد هاوڵ ناو. بۆ نمونە گردەڕەش، گرد واتادارە، بزوێنی کورد ئامرازە، ڕەش لە بڕۆی هاوڵ ناوە، ئەویش بریتە لە وشەکی بەواتە. کەواتە گردەڕەش بە دەستوری ناو بزوێنی کورد و هاوڵ ناو دروست کراوە. بەردەڕەش، بەرد بزوێنی کورد ڕەش، ڕەشیش دیسانەوە هاوڵ ناو. کێڵەشین، کێڵ بە کێڵی پەبجی تێمەگە، کێڵ واتە بەرد، ئەمەشیان بزوێنی کورد و ئەمەشیان هاوڵ ناو. مێرگە سۆر، مێرگ واتە ناوچە، بزوێنی کورد هەروەها سۆریش هاوڵ ناو. گردە سۆر، گرد بزوێنی کورد هەروەها سۆر بریتی لە هاوڵ ناو. کەواتە گردەڕەش، بەردەڕەش، کێڵەشین، هەروەها مێرگە سۆر، هەروەها گردە سۆر بریتین لە ناوێکی لێکدراو بە دەستوری ناو بزوێنی کورد و هاوڵ ناو دروست کراون. یاسای چوارەمینیان، یاسای چوارەمینیان بریتین لە هاوڵ ناو لەگەڵ ناوێک. بۆ نمونە ڕەش ماڵ، ڕەش ڕەنگە، کەواتە هاوڵ ناوە، ماڵیش ئەوە ناوە، دوو شە واتادار ناوی لێکدراو دروست دەکەن. ڕەشمار، ڕەش دیسانەوە هاوڵ ناوە لە بەرەی ڕەنگە، ماریش ئەوە ناوە. نەورۆز، نەو واتە نوێ، نوێ پێچەوانێ هەیە، بڵێ نوێ پێچەوانەکە بریتە لە کۆن، نوێتر نوێترین، کەواتە توورترین ژۆر دەگرێت، کەواتە نەو هاوڵ ناوە. ڕۆز واتە ڕۆژ، باشە، ئەویش ناو، هاوڵ ناو کۆ ناو. نەوزاد، نەو لەگەڵ زادی، نەو ئەوە گوتمان واتە نوێ، زاج بریتە لە نەوە، کەواتە بریتە لە هاوڵ ناو کۆ ناو. سۆرگوڵ، سۆر هاوڵ ناو، گوڵیش ناوێکی سادە پێکەوە دەبن بە ناوێکی لێکدراو. یاسای پێنجەمینیان ناو کۆ ڕەجیکار. وەرە وشەکان کەرتکەین. دڵ لەگەڵ خوازی، باشە خواز چییە؟ وەرە دەومی میلۆ زیاد بزانە وەردەگرێ، دڵێ دەخوازم، وەریگرت بەڵێ، کەواتە ڕەجیکارە، ڕەجیکارش بە واتادار دادەرێتن. سەرپۆش، ئەوە سەر واتای هەیە، ئەی پۆش چییە؟ دڵێ دەپۆشم، مادەم دەومی وەردەگرێ کەواتە ئەوەش ڕەجیکارە. ڕۆژنامە، ڕۆژنامە ئەو شەشی واتادارە و ناوە. نووس، دەومی میلۆ زیادکە، دەنووسم، نووس، دەڵێ
دەنووسم دۆمیمی وەرگرت بەڵێ کەواتە نووس ڕێژی کارە قورئان خوێن قورئان ئەوە ناوە خوێن خوێن لە چ هاتیە لە چاوژی خوێندنەوە هاتیە دەڵێ دەخوێنم ئایا دۆمیمی وەردەگرێ بەڵێ کەواتە خوێن بریتە لە چی خوێن بریتە لە ڕێجی کار هەروەها یاسای کۆتایی لە ناوی لێکدراو بریتە لە چی بریتە لە هاوڵکار کۆناو هاوڵکار کۆناو هاوڵکار چیە هاوڵکار واتە شوێن بێ شوێن باشە وشەکە شوێن بێت بۆ نمونە دەڵێ ژێر پیاڵە ژێر پیاڵە ژێر شوێنە کاتۆ هاوڵکارە پیاڵەش ناوە ژێر زەمین ژێر ئەوە هاوڵکارە زەمینیش ناوە بن دیوار بن ئەوە هاوڵکارە دیواریش ناوە هەردووشیان واتادارن سەر زەوی سەر زەوی ئێستا تێبنێکتان پێ دەڵێن سەر زەوی و سەرپۆشی سەر زەوی واتە ڕووی سەرەوەی زەوی کاتۆ لەگەڵ شوێنی تێ ئەوە هاوڵکارە زەویش ناوە باشە مامۆستا ئەمە سەر زەویمان هەیە سەرپۆشمان هەیە لێرەدا هاوڵکارە بەڵام لێرەدا ناوە کولێک جودا بکەمەوە ئەگەر وشەی سەر بەواتای سەری مرۆڤ یا سەری ئاژەڵ بەکار هات لەو کاتەدا ئەتوو دەڵێ ناوە بەڵام ئەگەر هاتوو وەسفی شوێن بوو باسی شوێن بوو ڕاست دەڵێ هاوڵ کارە ئەمە هەموو یاساکانی ناوی لێکدرا بوو پشتیوان بە خودای گەورە لەوان ڕێکوردکردنی وانەکانی دیکەش بەردەوام دەبین ئینشاءڵڵا سودی تەواوتان لێبینیەوە ڕێز و سڵاوی برای بچووتان مامۆستای ئیسماعیل سەباح بفەرموون تا وانەیەکی تر و ڕێکۆردێکی تر هەر شاد و کامەران بن. السلام عليكم ورحمة الله وبركاته.